حرەکەتەکەین بۆ بەغداد تقریبا لێرە 50 فەلاعین لەگەڵ ئەو فەلاعانەی منتیقەی پێنجوێنیش ئەوانش لەوێ تقریبا 100 نەفەرەکەین دەچین بۆ بەغدا بۆی پاڵپشتی جوجارەکانمان بکەین بۆی بەرهەمی خۆمان لە هەرێمی کوردستان ساغ بێتەوە تەماتەی ئێرانی بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەن داخل بکرێن نەک تەماتە ئێمە داواکاریمان نەک لەسەر تەماتێ لەسەر پەتاتە و پیاز و تەماتە و شووتی و کاڵک و ئەو شتانە بەرەوە بەرەبوومی خۆمان گەلێک زۆرە نامانەوێت لە ئێران و واردی عراق بکرێت بۆ ئەوەی فەلاعەکانمان زەرمان نەبێت. ئێمە داواکاریمان لە حکومەتی بەغدادە نەک حکومەتی هەرێمی کوردستان. ئێمە بۆ ئەو داواکاری ئاچینە بەغدا کەوا ئەم شتانە هیچ داخل نەکرێت بۆ ئەوەی بەرەبوومی خۆمان ساغ بێتەوە. ئێمە ساڵی ڕابردوو لەگەڵ بەسرا و بەغدا ئیتفاقمان کرد ئەو کاتەی تەماتەی بەسرا و بەغدا وێ ڕادەگا ئێمە تەماتەی هاوردە نەکەین لە ئێرانەوە، بەڵام ئێستا بەعەکسەوە ئەوان تەماتە هاوردەکەن ئێمە لێرە ماوین. ئەوان بڕیاریان دەکەوا بڕیارەکەوا بوو لەوێ بڕیاریان دا بوو کەوا تەماتە ئازاد بکەن بە یەکجاری، بەڵام ئێمە فشارمان بۆ وێنانکەوا لێوێن دەربێنە ئێرە تەماشای بەرەبووی خۆمانەکە تەماش فەلاعەکانمان بکەن بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک تەماتە داخن هاتنێرە تەماشای وەزعەکەیان کرد تەماشای تەماتیان کرد شتەکان پێ جوان و بەرهەمەکەیان پێ دەرەجەیەک بوو، بەڵام ئەوان هیچ تەقسیریان نییە ئەم شتەی داخیلەکرا هەمووی بە قاچاغە هیچ بە ڕسمیاتێکی تیانی. بەڵێ زۆر تاسیری کردێت دوێتە دوێنێ بێت کیلۆی تەماتەی بە 600 دینار بێستا تەماتە بە 400 ناریە بە 350 نار زۆر تاسیری لەسەر فەلاعەکانمان هەیە. براکان گوێ بگرن تەماتە چۆنە بازاری تەماتە ئێستا مەقسەد فەلاعەکمان هەیە دەرەجەیە چێ ئەو بە سعری هەرزان ناداتەوە عقی خۆشتی و ئەو مەسرفی زیاتر کردو ئەو بەربوومی جوانترە ئەو چیمیا و دەربلا و دەرمانی زۆری داوەتێ. ئێستا ئەمە نمونە بڵێن تەماتە لێرە بە ئەتوانی بە 650 نار 700 نار داخلی بەغدا و بەسرا بۆ هەموو جنوب ئەوە بکەین